بس گیان چۆنی؟ ئۆی بێنە گیان بەخێر بیتەوە چۆنی؟ قوربانی ماشەڵڵا ماشەڵڵا. ویستم بێم سەرێکێ لێ بەم. یەخوا پیرۆزی بی ئەوەم بیرە کردی جێگا و زۆر دیارم. بەڕاست؟ بە من بێ کێر بێنەوە بینم. ئەرە وەڵڵا. ئەی بۆ ساقۆ بم. کتێبەم چەند ڕۆژی من ڕۆشتم تۆ چەند گۆڕاوی ئەو جلە جوانانە ئەو لەچکە و چەند جوان لێت. بەڕاست؟ یە چەند نەشرینە. ئەرە وەڵڵا. بیرە گیان پێم بڵێ لاوی زاومان چۆنە؟ زۆر باشە. باوەڕ ناکەی یەک سوپرایزی بۆ کردوم ئەم ماوەیە هەموو ژیانم سوپرایزی لاوە گیان بوو. خۆ دەموچەی تۆ هیچ سوپرایزە. یەخوا پیر و خەڕۆبن بە یەکەوانێ. دەبەر با تۆزە دانیشین بۆم باسکە. داوای لە بردنەکەم من ئەبێ بڕۆم جەنابی مدیر دیاری بۆ ئامادە کردوم بەهۆی هاوسەرگیریەکەمەوە. کاتێکی تر ئەو بینەوە. بای. بڕۆ ماستا و چی؟ مێردەکە بە قەدەر من تۆ ناناسێ. جان کاگەحمەوە ئەحواڵت چۆنە باشی شوور؟ مەمنونم سپاس دەکەم تۆ چۆنی؟ بیا خۆ سپاس دەکەم. وەڵڵاهی کاگەحمەوە جان خانووەکە لە دە دەفتەر کەمتری نییە. ئەرە وەڵا ئەی کاکە جان مواسەفاتەوە خانووە ئەی کاکە زانی چۆن دروستم کردووە وەڵڵا بە دڵ و بە گیان دروستم کردووە. بەخوا کاگەحمەوە جان لەو پارەیە کەمتر عاجزمە بە تەلەفۆنم بۆ مەکە. چاوەکەمی خوار لەگەڵ خواحافیز. ئەم خانووە هەر نەفرۆشرا؟ نەوەڵا نەفرۆشە هەروە ماوەتەوە. ئیشەڵڵا قەت نایفرۆشیت. ئیشەڵڵا نابێتە خێر و بەرەکەت بۆت. دەیخوا گەورە ئیشەڵڵا خێرێ بۆ بکە. بە قوربانم زۆر سپاس دەکەم. بەخوا گەنجی وەکو تۆ بینم ئاوان لە دوای تەوامەوانێ خەریکی ئیشی بزنسوانەیە بەقەدەر هەموو دنیا پێم خۆشە. ئیشەڵڵا مانگانە 1 ملیۆن دۆلار قازانجەکەیت. باوکم بە قورئان درووەکەیت. زۆر سپاس دەکەم بە قوربانم چاوەکەمی. ئیشەڵڵا و پارەی هەمووی بەدا و دەرمان. جا بۆ معلوماتە لەم کۆمپانیای ئەوەی کە دڵم پێی خۆشە و پێی گەژە بمەوانێ بەستویت. بە من ئەی بۆ من ناڵێ باوەڕ و قەنەعەتێ بێ کە هێزمە داوام تۆ بینم ئەها ڕێگەڵی مامیش خۆمە بینم ئەو نەم خۆشەویت. ئەی سوورە ئەم کۆمپانیا و تاو ناخۆش کردووە. دڵ ئاوێنەی دڵە. ئەی کەوانیە. ئامیانە زانینە وای 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 الله ئەشەم بیلا چای نەگاڵتە. کاک نادر حساباتەکە و تەواو کرد؟ جا ئیشی تۆ بێت تەخیر بێت ئەمە دەستنووسەکەی خۆت ئەوە تەبعەکەی بڕوا بێت تا 12 شەو خەریکی ئیشی تۆ بۆ تۆی نەکەم بۆ کی بکەم. هەی دەستێ بشکێ خۆ بۆ منی ناکەی. زۆر سوپاس. ئەزانی چۆن حەزەکەم هەر ئیشێکە هەبوو بە خۆم بڵێ حەز ناکەم بە کەسی کە بڵێ من لە خزمەتتام کەمڵی بە ئاواتی خۆم بگەم. ئەزانم سوورە ئەو خورمایی تۆی خۆی دەنکەکەی لە گیرفانی منایە. بەیانیان کە ئەچم بۆ لای مدیری کۆمپانیا یەکسەر بە وەسفی تۆ دەست پێکەم بەڵام چ ژنێکم مؤدەب دەرەجەیەک. بەخوا درۆزنی باوەڕە پێ ناکەم. زۆر سوپاس باوەڕە پێکەم. ئەوە نووسراوەکەیە خوا پێ نەڵێمەوە هەر ئیشێکە هەبوو من لە خزمەتدام. زۆر سوپاس. سەرچاو کچێگە من ئیشێکم پێ نەبێت چی ماوە لەم فەرتەنەیە. کورچاوی ڕەشی جوانە پیاو دەکا بە دێوانە ڕۆحە گیانەوە لێرەی ئەکە بەخێر بێ. چام بۆ هێناوی بەڵام چ چایەک بە دڵی تۆ. چای تازەیە؟ ئەمە تازەکەی و دوو چۆلەکەکەیە. دوو چۆلەکەکە. جا ئەمەیان حێلم تێکردووە ئەمەیان کشی بشم تێکردووە ئەوە چای یاحتیاجیە. ئەنجا من حەزم لە چای ئەبوو هێلە. ئەوەش خۆشەویست نەبێ من لەم چای ئەبوو هێلەی بۆ نابم دە تۆ تامیشی بکە. ئای چۆن تامی ناکەم بەدەستی تۆ بێ چۆن تامی ناکەم. ئای بەزاغە بم ڕۆحە گیان. کەوشەکە نەچێ بە چاومە باوکە ڕۆکە ناخۆشە. بە دڵێ بوو بکەی دەرەجەیەک چایە ئافرین چۆلەکە. چۆنە من بۆ خۆشەویستەکانە ما بەموارە قۆرێ باڕامی دێڵایان قوربان جان شکر باشی ناباژیان بەخێر بێ یاخوا بێبی ئەوە چام بۆ هێنای دەستەکان و خۆش بێ دەستەکان و لە کوپی شا بۆم هێنای ئەزانم تۆ حەزێ لە چای کوپ کورە چای دەستی تۆ هەر خۆشە مان باعیس دەستێ ماجەکەم مان باعیس بەڵێ مەڕۆ ئیشەکەم پێدەم ئەمریکا لەم با پرسیارێکە لێ بکەم
تۆ هاتوێ ژوورەکانەکەی لە ناویەکە مۆزەفەکانمان چۆنن تەبان باشن قوربان ئەوەی ڕاستی بێ ئەمەڵە تەبان و بە بینیانەوە ناچێ جاری وا هەیە پسکی تێگەێن نەیکەن بە 4-5 کەتۆی کرد بە دەمی یەکە ئاوا چۆن لە هەر بۆ مناسبەوە پیان بڵێ کەس نەڕاتەوە سەعات 2 کۆبوونەوەمان هەیە با سەر چاو ئەمریکیکە نییە نەقوربان باشە کابراەک هاتبوو دەرەوە والحاصل 5,000 دیناری لێون بوو تاریکە چاو چاو نبینێ دەستی گە بە گیرفانە 25,000 سووتان و 5,000 خۆی دۆزیوە بەو مناسبەتەوە ئەم جومعەیە هەمووتان داوەتی خۆمن ئای لەوە ئەوە چی عیب ناکەن لە خۆتان کاکە ئێوە تایسە داواتی منتان نەخواردووە کاکە بە شەرەفم براژنتان یەک قەلتان بۆ ئەکا دەست و دەمی پێواخۆن ئەم هەفتەی داهاتوو هەمووتان داواتی قەن لە ماڵیە نە ئێوە کەستان عەزیز ناکێشن خۆم یەک مەنجەڵی یاپراغ بە پەراسۆ بۆتانێنم داوەتی منە نانانجا کاکە بۆ یاپراغ لە ماڵی خۆمان یەک داوەتانەکەم ئیماسی بە چماسیەک ئێوە واز لەوە بێنن شفتەی منتان نەخواردەوە یەک شفتەتان بۆ کەم دەست و دەمی پێواخۆن جا بە تەرتیباتەوە ڕجاتان لێکم مەیکەن بە کۆسە مادەم وای لێ هەموو ڕێیەکم هەیە چۆنە هەموو خواردنەکان کۆکردن بچین لە دەشتێکە دانیشین سەیرانێ بکەین فرم دانیشن چۆنن باشن بەڕاستی سەرسامم ئەم تەبایەتان ئێمە هەروین وێ ئەرۆڵا بەرۆڵا ئەم راپۆرتانە چییە؟ ئێوە هیچ تا ڕاست ناکەن ئێوە هەمووتان خەریکی مریشکانی یەکترین بۆیە پێش ناکەون ئێوە هەمووتان دووڕون ئاخر وان نییە تۆ هەر قسە مەکە لە 15 راپۆرتدا 14 هی تۆیە ئێوە کەستان دانی خێر بەکتریان نانێن ئەوەی لەم کۆمپانیا دڵسۆز و یەکڕوو بێ مامبایزە ئیسەش مەدالیای یەکڕووی پێشکەشەکەم تۆ سپاس قوربان دەستە ماجەکەم عەزیەتی کێشە عەزێم نییە و تۆ قابیلتە هەموو شتێکە قابیلە یاخوا پیرۆزی بێ پیرۆز بەڵام قوربان ئەو مەدالیایە هەموو مانگێک پێشکەش نەخێر ساڵی یەک جارە ئیشەڵڵا ساڵی داهاتوو بەرخۆمەکەوێ مامبایز بەڕە قوربان بڕە ئەو قەتعەیەی پێشی کۆمپانیا لێکەرەوە بۆ ناوکەیە گۆڕم بە کۆمپانیای دووڕووەکان